گەرچی بەهۆی دابەژنەکردنی موچەوە بێپارەی و بێحاڵی و دۆخی خراپی هەرێمی کوردستان گەیشتۆتە ترۆپک و هاوڵاتیان بڕستیان لەبەر بڕاوە. بەڵام وەزیری دارایی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم نەبای دیبێ و نەبۆران دەڵێت کێشەی ئێستا دابەشکردن و نەکردنی موچە نییە، دابەشکردنی موچەش بڕیاری سیاسی پێویستە. ئەو پارەی کاتوە بێ ئەلانمان کردووە پارەکە گەیشتووە هەنگاو بە هەنگاو چەند گەیشتووە چەندی نوقسانە ئەلانمان کردووە مە کێشەمان لەسەرەوە نییە موچە تەوزیعەکەین یا تەوزیع ناکەین کێشەی ئەساسی ئێمە لەسەرەوەیە دۆخێکی سیاسی لە هەرێم دروست ئەوەش بێ ئێمە حازرین تەوزیعیکەین وەکو وەزارەتی مالی ئێمە لە لای وەزارەتی مالی کێشەمان نیە تەوقیتەکە قەرارەکەی قەرارێکی سیاسیە. وێڕایەوەی زیاتر لە 2 هەفتەیە حکوومەتی عێراق موچەی موچەخۆرانی مەدەنی بۆ هەولێر ناردووە، بەڵام بەدان پێدانانی وەزیری دارایی ئەنجومەنی وەزیرانی ماوە بە سەرچوو بە کۆی دەنگ و بە پێکەنینەوە بڕیاری داوە دەست بەسەر موچەدا بگرن و بە بارمتە بیهێڵنەوە. لەنا ئەنجومەنی وەزیرانە هەمووی بە دڵسۆزی و بە ڕازگۆیی لەسەر وەزعی موچەخۆرانی هەرێم قسەی کردووە. کەس نییە زڵدی بوو بێ، بەڵام کە هاتووە سەرەوەی موچە تەقسیم کرێ مەدەنی لە عەسکەری جیا بکرێتەوە کەس دەنگی بۆ جیاکردنەوە دایەوە. هیچیش دەخراوتە دەنگانەوە بۆ معلومات کە شەرحەکە کرا قسەکەوا بوو کەس ئیعترازی هەیە بۆ ئاگایاری ڕئیسی وزەرا کە شەرحی هینەکە کرا هەمومان قسەمان کرد وتی کەس ئیعترازی هەیە کەس ئیعترازی نییە هەتا کردی بە پێکەنوتی ئەسکوت علامەتە ڕزە قەرارێ بن ئێوە یەکێتی قەرار بن بڵێن هێزە ئەوەی قوڕی قسەکانی وەزیری دارایی هەرێمی خەستر کردوتەوە ئەوەیە ناوبراو بە نوێنەرایەتی حیزبێک چۆتە حکوومەت کە ساڵانێک بانگەشەی گۆڕانکاری و شەفافیەت و دژایەتی گەندەڵی و مافی کابانی ماڵیشی دەکرد، بەڵام ئێستا وەزیرەکەی بۆتە مەقاشی دەستی حکومڕانانی شکست خواردوو و شەرعێت پێدەری چەوتیەکان و بڕینی قوتی خەڵک. ئەمەش باری سەرشانی بزوتنەوەی گۆڕانی هێندەی دیکە قورس کردووە کاڵبژاردنێکی چارەنووسازیشی لە پێشە. لەبەرەوە هەرچی شتێک وەکو ئاواتی شەردەنا مەسی حکوومەتی هەرێم کا بۆ ئازانم بە شخصی مەسی بنەکە یعنی بەقەدەنوکی دەرزیەکەکی لێکەمە بێتەوە من وازام شتێک لە جەستەی من و لە ژیانی من و لە دڵی من کەم بۆتەوە شعوری من وایە ئەگە سیفەتەکەی سیاسیە گرفتەکەی ئاواتی شێخ جەناب هەرەوە نییە، هەوڵ دەدا ڕووی کابینە شکست خواردووەکەی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی سپی بکاتەوە و خۆی کردووەتە دەمڕاستی حکومڕانیە گەندەڵەکە، بەڵکو گەیشتۆتە ڕادەیەک کە خۆی کردووەتە قەڵغان و شێلگیرانە بەرگری لە بێباکی و بێخەمی و تێر و پڕی دەسەڵاتداران دەکات و لەو سەنگەرەی ساڵانێک شەڕی ناوخۆی لە دژ دەکرد شانی داداوە و ئاڵای سپی هەڵکردووە. ئەمەی کە هاتووە هەر کەسێک ئەگەر لە بەغایە ئەگەر لێرێ